سڵاوتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتان بم. بەرنامەیەم جارە باسی یەکێک لە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەری خواکەین کە باسی دایکەکە سێ جار ئەنجاناوی باوکە بات. واتە پێگە و شوێنی دایک ینی سێ بەرامبەری باوک گرنگترە. ڕاستە دایک و باوک هەردووکیان زەحمەتکێشن، هەردووکیان خۆشەویستی لە ڕادەبەدەریان هەیە بۆ ئێمە، بەڵام بەپێی فەرمودەکە پێگەی دایک باس دەکەین بزانین هاوڵاتیان لەسەر پێگەی دایک چیمان پێڵێن. بۆشی ئێستا گەنجی ئێستا بەعام پێی شەرمە لە فەرمانگەکەی یاخود لە بازار یاخود لەو شوێنە گشتەکان لەگەڵ دایکیا بێ کە بچێتە دەرەوە. هەندێکی دەبینین زۆر خراپ مامەڵەکە ئەمانە پەیوەندی بەچیوە هەیە پرسیار لە هاوڵاتیانەکەین و وەڵامی ئەوان جوەرەگرین. وڵی دایک میهرەبانیە، دایک واتە هەموو ژیان. لێرەوە دەڵم دایکیان زۆرم خۆش دەوێت. بەهەش لەژێ پێی دایکە. دایک معنای عەطف و حەنان و خۆشەویستیە. دایک واتە نیشتیمان. مناڵێکی ساواژەگەر دایکی نەبێ هەر پەکەوتەیە یەکسانە بەرامبەر بەو پیرەی کە لەسەر جێگا کەوتووە چکاتی نازی هەڵناگیرێ. خۆم بە خۆشبەختە زانم کە دایکە ماوە لە ژیانە، کە دایکە نەبوو هەتیوی. دایک کەناسە ناکرێت. ئەرکی باوک و دایک تا مردنیش ئەچیتە ژێگڵەوە هەر واجبێکە بەسەر شانمانەوە. لە دایک و باوک بەو لاوەیتە هیچ کەسێ نییە کە دڵسۆزی مناڵ بێت. کە وشەی دایکە بیستی چی بە خەیاڵت؟ یعنی دایک واتە هەموو ژیان، هەموو شتێکە دایک لە ژیان. یعنی ئەگەر دایک نەمێنێت واتە ژیانێ نامێنێ، چونکە تۆ ماڵەوە ینی ڕووناکی ماڵەوە لەسەر دایکە. ڕاستە مردنی باوک ناخۆشە، بەڵام ئەگەر باوکەی نەمێنێت زۆر پێێتەوە توانم بڵێم دیار نییە، بەڵام دایک شیرازەی ماڵەوەە، شیرازەی تەواوی هەموو ماڵەکە، چونکە چیتە ماڵەوە سیرەکەی شیرازی ماڵەوە بە تەواوی تێک چووە. زۆر جار کە ئەچیتە ماڵەوە یەکسەر بانگی دایکەکە یەکەم جار بە دڵنیاییەوە کاتێک چینە ماڵەوە لەگەڵ دەرگاکە چیژۆ یەکسەر ئەڵێی دایکە ناڵی باوکە، تای ئەتوانم بڵێم کەسەکان بەو شێوە. وڵی دایک میهرەبانیە، کە دایکە نەما حسابکە عەرز و ئاسمانیاوەتی لێک. دایکت ماوە تۆ؟ بەڵێ الحەمدوللا. چی دەیە بۆ دایکی خۆت؟ وڵی هەر خۆشەویستیم بۆ یە. دایک واتە کۆڵەکەی ماڵ، ئینسان بە باوکە جوو نایە بەس بە دایک، کە دایک لە ژیاندا نەما هیچ خۆشی لە ژیان نامێنی بەڕاستی. یعنی تا یەکەم جەرکە دەچێەوە ماڵەوە پێشەم شتێک حەز دەکەی دایکت ببینی. یەکسەر بانگەکەی ئەڵێ دایە لەکوێ؟ بەڵێ بە تاکید. دایک زۆر گرینگە لە ژیاندان. چیت هەیە بۆ دایکی خۆت؟ لێرەوە دەڵم دایکیان زۆرم خۆش دەوێت. لێت نەسێنی ئینشەڵا. من وەکو خۆم باوکم نەماوە، لە تەمەنێکی زۆر مناڵیە، لە تەمەنی لە پۆلیسی سەرتای بووم کە باوکم نەماوە. دایکم شوێنی باوکیش و دایکیشی بۆ گرتوومەتەوە، ینی دوو مەسئولەتی زۆر گەوری خسوستەشانی. ینی بە نەبوونی دایک ئەڕوخەیت کەسێک، ینی دایک حەزەکە دایم مناڵەکەی زۆر لە خۆی باشتر بێ، حەزەکە خۆی نەخۆشکە بەس مناڵەکە هیچی لێ نێت. کە لە نزیکی دایکتەوە بی پێی ئاسوودەبی لە ڕووی دەرونیەوە. بەڵێ زۆر خاڕۆیتەوە ماڵەکسەر هاواری دایک بانگ لە دایکەکەی مەسەرەن ئەو نازە بەسەر دایکاکەی و دایک لێو قوبوڵەکات هیچ کەسێک وەکو دایک نییە. زۆر جار ئەڵێن ئینسان هەرچەنە گەورە بێ، بەڵام کاتێک کە دایکێ بینی خۆی بە مناڵە زانێ و دایکەکەش ئەم کەسە گەورە هەر بە مناڵیە وایە بە تاکید، چونکە دایم مناڵ دایم هەرچەنە گەورە بی لە بەرچاو دایکتە هەر مناڵی، هەر مناڵەکەی جارانی، ینی هەستەکەی ئەو سۆزە کە دایک تێاتێ وەکو مناڵێکی بچووک تەسەڕفاتەکە لەگەڵێ. کە ناوی دایکە بن چی بە خەیاڵت دی؟ من خۆم دایکم نەماوە، خواحافیکەم یەکەم بردووە ئینشەڵڵا. چەندێکە نەماوە؟ 96 وفاتی کردووە، چەند 24 ساڵە. ئەو کاتێک کە لە ژیان بوو لەگەڵ پەیوەندیتان لەگەڵ دایک چۆن؟ پەیوەندیمان زۆر باش بوو. ئێستاش ینی هەر بیری لەکەیتەوە خەیاڵیەکەی؟ بەتاکید بەتاکید. دایک معنای عەطف و حەنان و خۆشەویستیە. دایک واتە نیشتیمان. دایک واتە دایک نەبێ نیشتیمانیشە نییە. زۆر جار ئەڵێن کە ئەچیتەوە بۆ ماڵەوە یەکەم کەس کە بانگی بانگی دایکە. بەڵێ. ئەوە چی دەرەخات؟ دایک پیرۆزە، پێش هەموو پیرۆزەکانی ژیانە. دایک زۆر گەورەیە، هەموو ئینسانێکش بە دایک هەتیوە بێ. من خۆم دایکم لە دەزاوە. چەندێکە لە دەستیدا؟ 2 ساڵە. ئێستاش هەروەکو جاران ینی هەست بە خۆشەویستی دایکەکەی، هەستەکەی کە پێویستە؟ زۆر بەدڵنیاییەوە. هەتا چی بۆ سەر گۆڕەکەی سەردانی؟ بەڵێ زۆربەی جار هەبوو شەوان ڕۆشتم 2 شەو 3 شەو دایکمە بەشەوە. زۆر جار ئەڵێن تا کەسێک لە دەست نەدەی قەدری نازانی، بەڕاستی وایە ئەوە؟
بەڵێ ڕاستە کە ناوی دایکە بن چی بە خەیاڵ دێت کە ناوی دایکە بن پێم وایە دایک پیرۆستترین بوونەوەرە لەسەر زەویە ئەو کاتێک کە ناوی دایکیشمە بەم وازانم شتێکم نییە بۆ وتن بۆ لەو بارەیەوەی ڕاستی بێ هەستەکەی دایک پێگەی جیاوازترە لە تەواوی شتەکانی تر لە ژیان بێگومان ژیان بەبێ دایک ئەستەمە ئەو کەسەشی کە دایکی هەیە تاو کاتەی بۆ نمونە لە تەمەنی شابێشێک بێ بە نازە ئینسان کە دوای دایکی هەتیوەکەوێ ئەوەی نازی دایکی لەسەر نامێت جار ئەوەمان بیستۆڵێن بە مردنی دایک منداڵ هەتیوەکەوێت گومانیتیانیەوە تۆ بۆچی گەڕین تۆ ئەو قسەیە کە هەر لە کۆنەوە وتراوە چونکە کە دایک نەما نازیش نامێنێ بەڵێ کە دایک نەما نازیش نامێنێ بۆ نمونەی سا کەسێک بە تەمەناڵن پەککەوتەیە هەر ئەمان ئەو پەککەوتەیە کە مناڵێکی سا ساوایە بۆ نمونە مناڵێکی ساواژە گەر دایکی نەبێ هەر پەککەوتەیە یەکسانە بەرامبەر بەو پیرەی کە لەسەر جێگا کەوتووە چکاتەی نازی هەڵناگیرێ ئەو خزمەتەی کە پێویستە لەوانەیە دەوروبەرەکەی بۆی ناکەن خۆم بە خۆشببخت دەزانم کە دایکم ماوە لە ژیانە بە بەراورد بەو کەسانی کە دایکیان نەماوە لە ژیانە کە کەسانێکی خەمبارن نازانن کێشەکانیان و قسەکانیان بۆ لای کێبر زۆر جار بیستمان ئاڵێن مناڵ کە دایکی مرد هەتیوەکەوێ وایە ئەم وشەیە بۆچی لەسەر دایک گوترا بزەبل لەبەرەوەی دایک دەتوانێت پێگەی دایکایەتی خۆشی واروها پێگەی باوکایەتی خۆشی بەکار بێنێت واتوانێت دایک لە هەمان کاتۆ ببێت بە دایک و بە باوک بۆ مناڵەکانی بەڵام باوک ناتوانێت مەرکە بگرێتە ئەستۆی خۆش چونکە باوک بە حکمیەوەی کە هەچێتە دەرەوە لە ماڵ ناتوانێت هەست و سۆز و خۆشەویستی خۆی وەکو دایک بۆ بەخشێ بە مناڵەت کە ناوی دایکە بن چیە گەێنە لای تۆ هەموو دنیا گەێنێ بووم هەموو دنیا گەێنێ بووم زۆر جارەڵێن مناڵ کە دایکی نەمایتر هەتیوەکەوێت ئەم قسەیە بۆچی لەسەر دایکدانەوە هەیوایە تۆ کە دایکە نەبێنێ هەموو کەسێکە هەوێ لە ژیانە ما بێت خۆشەویستت بێت خێزانت بێ هەچ کەسێک بێ بەڵام دایک لەسەر و هەموویەتی کە دایکە نەبوو هەتیوی گرنگترین کەسی ژیانی هەموو تاکێکە بەڵێ بەڕای من بڵێ بڕواکەم ئەو شتەکەم بێت یەکێک لە دایکی هەڵگەڕێت و یان بە قسەی نەکە نازانم ئەو شتە شتێکی باش نییە و بڕوا ناکەم کەسێکی ئاسایی بتوانێ شتە بکە ئەوەی کە بیکات دیارە ئاسایی خەلە لێگەی هەروەڵا دایک گەورەترین شتە کە خی گەورە یاەتی بە ئینسان نیعمەتە نیعمەتێکی زۆر گەورەیە و ببینی دایک لە ماڵە سندڵی خۆشە دایمە زۆر کە ئەچیتەوە بۆ ماڵی یەکەم کەس کە بانەکەی ناوی دایکەوەی دایە لەکوێ طبعاً یەکەم کەس بۆ نمونە ئەوە پرسیار لەوەکوێ وەگە دیاریش نەبێت یەکەم جار هەر ئەڵی دایکم کوانێ ئەوانی تر لەوانەیە زۆر ئەو شێوێ نەبوو زۆر جار بینیمانە خەڵکێک گەورەیش بووە ینی زۆر کەس هەیە گەورە بووە تەمەنی هەیە خۆی مناڵی هەیە بەڵام کە دایکی ئەچێتە تەمەنە و دایکی لە دەستەدا زۆر معنی متاسیرە بێت طبعاً دایک شتێکە تر قەرە بوو ناکێتەوە هەموو تەمەنێک پێویستە بوو کە دایکە مرێن جا ئینسان هەتیوەکەوێ زۆر جار ئەوم بیستۆکاڵێن کە مناڵ کە دایکی مرد هەتیوەکەوێت بزڵبێت چکە ئەو نازەی دایکی بەخشێ بە مناڵ بە مناڵەکانی ئەوە هیچ کەسێکتر ناتوانێت کە ناوی دایکە بن چیە گەێنە لای تۆ دایک پێناسە ناکری نییە بۆچی هەل زۆر جارە بیستین ئەڵێن مناڵ کە دایکی مرد اینجا هاتیوەکەوێت بۆچی هەتیوی بە لە دەستدانی دایکەوە بەستراوە ئەزانی خۆی چیوا لە مناڵەکە کە هەتا پیاویش بێ کە دایکی دایک لە کاتە سەختەکانە هاوارد ینی هەستەکەی لە پشتە کاتی ناخۆشت بۆ خۆشەکە حتا ئەگەر باوکشیت نەبێ زۆر جار دەڕوا کاسپیت بۆکانی بەس بدژێنێ زۆر خوێنکارمان هەیە لە زانکۆکانە لە خوێنکاری ابتیدایی بڵێن دایکیان ڕۆژانە ئیشەکە و مناڵەکەی لە مەکتەبایە لە زانکۆیە کە ناوی دایکە بن تۆ چیت هەیە بۆ وشێ وڵا ناوی دایک پیرۆزە زۆر زۆریش دایکت ماوە تۆ دایکم ماوە بڵێ باوکشم ماوە الحەمدولله هەتا من درێژ بن زۆر جار بیستمان ئاڵێن ئینسان کە دایکی نەما ئەنجا هەتیوەکەوێت بۆچی ئەم وشەی هەتیوی بەسراوە بە دایکەوە وڵات دایک ئەرکی زۆر زۆر بەسەر تۆیە یعنی زیاتر لە باوک کە دایک شیرین ترێکە لای چی ئەو لای بێ لای کوڕ بێ لای کچ بێ لای هەچیە بێ دایک زیاتر پەروەردەی کوڕە زیاترەکە باوک ینی
لەوانە زیاتر ئیشی دەرەوە بکە عنیشی ناوماڵ نەکانی پەیوەندە بەهێزەی دایک و مناڵ هەیەە باوک لەگەڵ مناڵە زۆر نیەتی نیەتی کەمیە هەیە لەبەرە چونکە پیا و سەرقاڵە بێ بە ئیشی دەرەوە بڵین ئافرەتیش لە ماڵە سەرقاڵە بێ بە مناڵ و ماڵ و مناڵە چونکە ئەوەیە زۆر جار من بینیمە کەس ئەنی خەڵک هەبووە گەورەیش بووە تەمەنیشی کردو هەتا سەریشی سپی بووە بەڵام کە دایکی لە دەستداوە زۆر کاریگەر بووە زۆر متاسیر بووە زۆر بە کوڵ بۆی گریاوە وڵی دایک ئەرکیش گرانە ئاین دایک یعنی زۆر باشە دایک چونکە وەکو زۆر شیرینە لەعنی لای هەموو ئیسانێکی کە دایکیە بێت تا ئەو ڕۆژ دایک و ئاین دایک و باوک بەڕاستی هەر شیرینە دایکت ماوەیان لە ژیانە لە ژیانە ماوە بەر عفویکە چەندێکە لە دایکت بڕاوی وڵات 2010 عمری خۆی کرد خۆی گەورە عفویکە کە ناوی دایکە بن تۆ چی بە خەیاڵت بێت وڵا هەموو خۆشی دنیا بیری دایکتەکە ئێستش جاوا بیرم کرد بەرە وڵا بیریەک زۆر جار ئەڵێن کە مناڵ دایکی مردی تر هەتیوەکەوێ بۆچی هەتیوی بەسراوە بە دایکەوە ئەخی دایکە دایمە زۆر دڵسۆزە بۆ مناڵ دایمە لەلایەتی ئەزانێ چۆن هەڵەسێ چۆن داک چۆن دائەنیشێت زۆر جار ئیشی خۆیەکە بەیانێ ڕای وارێتەوە دایک بە بەردەوامی لەگەڵ مناڵ بە بەردەوامی لەگەڵیەتی شەو و ڕۆژ دایکت ماوە لە ژیان نەماوە خی گەورە عفویکە کە ناوی دایکە بن چه هەستێکتە ینی چیت بەخێ هەستێکی زۆر زۆر گەورە و بەڕێزە بین ئای چۆن دایک گەورەتر باشە زۆر جار بیستمانە ئەڵێن مناڵ لە دەستدانی دایک هەتیوەکەوێ بۆچی هەتیوی بەسراوە بە مردنی دایکزانێکی دایک پیرۆزە دایک زۆر گەورەیە زۆر پیرۆزە بۆ ئینسان بەڵێ تۆ چەندێکت لە دەست داوە دایک من 94 بەڵێ ئێستاش هەر بە خەیاڵی وسەوە بێتێک هەموو ڕۆژێک خەت دڵت بۆ لێ داوە هەموو ڕۆژێک ئەساچم بۆ مزگەوت یەکسەر فاتحە بۆ وژە خوێنم یەکسەر یانی ئێستاش دوعای خێری بۆ ڕۆژێ هەموو دقەیەک نەکەم و دقە نابڵم منە بەس هەموو ڕۆژێک چەندەها جار بیرمەکەوێتەوە فەتحای بۆ لێ ناوەڵ ئافریکا چەندێکە نەماوە وڵا دوای 5 ساڵە بێ ئەی وەکو جاران بیریەکەی ئارەوەڵا باشە بۆچی زۆر جارە بیسین ئەڵێن مناڵ بە لە دەستدانی دایکی هەتیوەکەوێ ئەکەوێ بەر باوک زیاتر باوک زیاتر بۆچی بە باوک پشت و پەنایەتی هەموو شتێکێتی دایکیش هەر پشت و پەنایەتی بەس باوک باشترە بەڵام حەدیسێکی پێغەمبەری خوایە سڵ سەلەم باسی پێگەی دایکەکە سێ جار ناوی دایکە بە ئەنج ناوی باوکە ئەمە چی دەرەخات لەسەر دایک وەڵاوە دەرەخاکە دایکش دەرورە و باوکیش دەرورە کە ناوی دایکە بن چه هەستێکتەیە یعنی هەستێکی وەکو هەم وەکو دایک و کوڕ هەم وەکو یعنی هەستێکی زۆر زۆر خۆشمەیە کە دایکم ماوە و دایکم یعنی وەکو بڵێ هیچ پێناسیە ناتوانم بیکەم یعنی بە وشە ناتوانم بەدەر بڕین تعبیر لەو خۆشەویستیەکەم کە هەمە بووی زۆر جار ئەڵێن مناڵ کە دایکی لە دەستدا ئەنجە هەتیوەکەوێ بۆچی هەتیوبوون بەسراوە بە لە دەستدانی دایکەوە ئەخە دایک ئێستا ئەلبێرتۆ کامۆ فەیلسوفێکی فەڕەنسیە وجودیە ئەڵێ من لە نێوان دایکم و حەقیقەتە دایکم هەڵە بژێرم یعنی ئەو کە لە هەموو مانایکی ئینسانیەت لە ڕۆ فەلسەفیەکەەوە هەزمی کردووە گەڕاوەتەوە هەموو مانای فەلسەفیەکانی کردوتە قوربانی دایکی زۆر جارە بیستین کە ئەوترێت منداڵ کاتێت دایکی لە دەستدا ئەنجە هەتیوەکەوێ بەڕاستی ئێستا ئەبینین کە گەورەکانیش کە خۆشیان تەمەنیان کردو بەڵام کاتێ دایکیان لە دەسەدەن هەست بەو بێتاقەتیەکەن ینی لە دڵەوە ئەیان سووتێنە کە دایکیان لە دەسەدەن ئەمە نیشانەی ئەوەیە کە دایک ئەو سۆزە و ئەو عاتفە گەورەی کە ئەیدا بە منداڵ جیاوازە لە سۆزی باوک یاخود خۆش یاخود کەس و کاری تر چونکە بە بەردەوامی تەعاملی دایک لەگەڵ منداڵ و لە ماڵەوە بەیەکەوە زۆرترین کات بەیەکەوە بەڵام ڕەنگە باوک هەرچەندە زەحمەت کێشە هەرچەندە خۆشەویستێکی زۆری بۆ منداڵ هەیە بەڵام لەبەر ئەوەی زیاتر لە ڕۆژە لە دەرەوە کارەکەوت بە شەویش مدەیەکی کەمی منێتەوە دیسان دەبێت ئیسراحەت بکە بۆ بەیانی جارێکتر خۆی ئامادە بکاتەوە بۆ کارکردن کەمتر پەیوەندیەکەی وەکو دایک بەهێزە بەڵام ئێمە باس لەوەکەین کە دایک چەند بە گەورەیەوە پێویستە بۆ ژیانی ئێمە بەردەوامە بین ئەچێنە لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵات لە دوای ناوبڕەکەەوە ئەگەڕێنە وڵاتان ئەپرسین بزانین کاتێک گوشەی دایک گوێمان لێ دەبێ ئەبێ چه هەستێکمان هەبێ بۆ ئەو شەیە بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەکانیە سێ جار ناوی دایکی بردو ئەنجا ناوی باوکی بردووە بۆچی گەنجی ئێستا هەندێکیان وەکو پێویست ڕێزی دایکیان ناکرن یاخود
قسەیان پێ دەڵێن یاخود بۆڵیان بەسەراکەن بۆ کار چییە؟ ئەمانە لەگەڵ هاوڵاتیان تاوتویەکەین ئێوەش لەگەڵمان بن و بینەری بەرنامەکە بن. هەمووی ناڵێن بەس بەگشتی هەستەکەین گەنجی ئێستا کەمتر لە ڕووی دێ لەگەڵ دایکی بچێتە بازار بچێتە شوێنێکی گشتیان کەمتر وەکو جاران ڕێزێگیرێ. هەستت بۆم شتە کردەوە؟ بەدڵنیاییەوە ئەوە گەڕێتەوە بۆ کۆمەڵگە، ینی کۆمەڵگەی ئێمە خەرکە وردە وای لێت شتێک ینی ئایلە ببێت بە عیبە. ئەوەی کە من خۆم بەدیم کردبێت ینی سێرەکەی لەگەڵ هاوڕێکان یاخود بڵێ نەک دایک بڵین لەگەڵ خوشکیش بۆ نمونە پێی ئاسایە لەگەڵ هاوڕێکی کچی بچێتە شوێنێکە بچێتە کافتراک دانیشە بەڵام پێی عیبە لەگەڵ خێزانەکەی خۆی لەگەڵ خوشکەکەی خۆی یاخود لەگەڵ دایکی خۆی بچێتە دەرەوە لە شوێنێک دابنیش. بۆ بینین ئێستا گەنجی ئێستا زۆرینە هەمووی ناڵێن بەس زۆرینە وەکو پێویست قەدری دایک و باوک زۆر ناگرێت بە تایبەتی دایک. وڵای ئەوە خۆ پەروەردەشان باشە بڵێ ئەمە پەروەردەمان خراپ بۆ ئەوان باشیش بووە بەڵام گەنجی ئیسا ئەنتەرنێتە خراپی کردو ئەنتەرنێت و پۆبجی و سەی وای هەیە ڕەنگە ڕووی نەبێ لەگەڵ دایکی بێ بۆ بازار. وەڵام بێ زۆر بە شانازیەوە بێ بۆ بازار لەگەڵە ئارە وەڵام ئیسا پۆبجی خۆشەوێ لە دایکی ئیسامانە جیلی پۆبجییان پێڵێ ڕەنگە زۆر جار لەبەر پۆبجی و یاریکردن تووڕە بێ لە دایکی خۆش. ئارە وەڵا لە دایکی لە باوکی احترامی دایک و باوک ناگرن. ئێمە لە مەکتەب بووین نە قەڵەمان بۆ کڕان نە دەفتەرمان بۆ کڕان نە خزمە گوزاری ئاوامانە بوو نە قەمسەڵەیەکی جوانمانە بووی گەنجی ئیسە چی بۆ نەکراوە؟ دایک و باوکی ئێستا هەمووی بۆ فراهم کردو هەموو شتێک هەموو دایک و باوکی خۆی کردووە بە قوربانی مناڵەکەی مناڵەکەشی ئاوە بۆ بە جیلی پۆبجی و گیریان خواردووە لە ماڵەوە داوای ئەنتەرنێتی لێکە یەک سەعات ئەنتەرنێت نەبێ ماڵەکەی بۆ جێڵێ هەڵناسێ لە خەو ئیش ناکە پێگەی ئەڵێ ئیش نییە ئیش هەمی بەتەمایە کاکەڤاڵ لاچێ بچێتە جێگاکەی کاکەڤاڵ بە 30 ساڵ خزمەت گەیشتووەتەوێ ئەمە ئەوێ لە جێگاکە هەڵسابێ بە مەحافظ. بەگشتی ئێستا گەنجی ئێستا تۆزە پێی شەرمە لەگەڵ دایکی یان لەگەڵ باوکی یان لەگەڵ خێزانی بچێتە دەرەوە بچێتە شوێنێکی گشتی. ئەوە مەسەلە کۆمەڵگایانی ئەوە حیبەی بۆچی ئەگە لەگەڵ دایکی بچی یا لەگەڵ خوشکەکە چی بازارێکیان لەگەڵ بکەیت جێوێکیان پێ بگۆڕی زۆری ئاساییە بەلایەوە. ئەزانی شەرمەکە چی ئەگەڕێتەوە بۆ هۆکارێک و ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵگایەک لەبەر چی لەبەرەوەی دایکی هەرێکێک لە ئێمە لەوانێت تۆزێک لە تەمە نابێت و کۆمەڵگای ئێستا و تەکنۆلۆژیا وای لە ئێستا کردووە کە لەگەڵ دایکا زۆر ناتوانێت بێتە دەرەوە لەوانێت تۆ دایک لە بازار بێتە دەرەوە یان خۆی بڕوا دەرەوە بۆ هەدیەکە بۆ قڕقەمیسێکە و کردو بەدڵێنی ئەڵێ ئەحمەی کیس ئەم سەردەمەیە ئەم تەنها هۆکارەکەی ئەوەیە گینا هیچ عیبێک نیە و هیچ شتێک نییە بەناوی عیبەوە ئەو پەڕیشانە ئازی تۆ لەگەڵ دایک تا بڕێتە بازاریان شوێنێک. باشە بۆچی گەنجی ئێستا بەگشتی جۆرە لە شەرمکردنی تایە کە لەگەڵ دایکی بچێتە شوێنێ لەگەڵ دایکی بچێتە بازار یعنی وەکو پێویست ئەو ڕێزەی کە ئەو شوێن و قەدری دایکەتی ڕێزی ناگرێت هۆکار چێ بەڵای لەوانەیە مەشغوڵی حیات بێ لەوانەیە بێئیشی بێ لەوانەیە کابرا خۆی مەشاکلی تری هەبێ بەڵام ئەوانە هیچ ئیشی مبەڕێر نین بۆ ئەوەی کە ئینسان لەگەڵ دایکیا لەگەڵ باوکی خراپ بێ. ئەڵێن دایک کە ئەو کەسە چێتەوە ماڵەوە یەکسەر یەکەم کەس بانگەکە دایکە بە دوای دایکارێت چونکە جۆرە لە پێویستیاتە بەتاکید وایە ئەکەوێتەوە سەر هەڵوێستی کەسەکان لەم ڕۆژەیە ڕێزکەم بۆتەوە چی بۆتە هۆکاری ئەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دەرەجە یەک بەڵێ فەرمودەی پێغەمبەری خوایە سەڵ عەلەیهی وسەلەم باسی پێگەی دایکە کە کەسێ جا ناوی دایکە بە ئەنجا ناوی باوکە بە ئەمە چی دەرەخا لەسەر دایک واتە دایک سێ لەسەر چواری کۆمەڵگایە جارێکەوە کە دایکتە جارێکەوەی کە ئافرەتە و دوجاری جارێکیش کەش بێتەوە بە خێزانی یەکێ لە هۆکارەکانەوەی بریتێ لە تەکنۆلۆژیا بریتێلەوەی کە سیلێ ڕەحم خۆش هەست و سۆز لە بینی دایک و مناڵەکانیان نەماوە و ئەو مناڵانە تا ڕادەیەکی زۆر ینی بێڕەحم بوون بێهەست بوون تەکنۆلۆژیا دووری خستونەتەوە لەو هەست و سۆزەی دایک بزەبە لەو پەیوەندی نێوان دایک و مناڵ زۆر دووری خستونەتەوە ئێستا زۆری مناڵەکانمان ئەشنە ژوورێکەوەن ئایپادێکیان پێ و تەواوە نەکار لە دای لەگەڵ دایک بەڵکو لەگەڵ چواردەوەرەکانی خۆشیان هەمانهینیانە ئێستا هەندێکی بینین جۆرە لە شەرمیتیایە لەگەڵ دایکی بچێتە فەرمانگەیەکیان لەگەڵ دایکی بچێتە بازار یان هەندێکی خوانەخواسە قسە بە دایکی ئەڵێ جۆرێک لە ینی ڕێز و
تەقدیر بۆ دایکی دانانێ هۆکار چی ئێستا هەندێکی وایات ئاستی بیرکردنەوە و ئاستی ڕۆشنبیری کەسەکەی ژینە هیچ کەسێک ئەگەر ئەوە شتەی هەبێ بەرامبەر دایکی ناتوانێت نەبێت لە شارێک بۆ شارێک لە گەڕێکێک بۆ گەڕێکێک لە بنەماڵێک بۆ بنەماڵێک لە ماڵێک بۆ ماڵێک هەتا لە نێوان دوو کەسیشا دوو ئەندامی خێزانێک شاگۆڕێ ئەو ڕێزە خۆی لە ئەساسەوە بێ فێر بکرێ و مناڵە چۆن ڕێز لە دایکێگرێ یا جاری وەهای دایکەکەتون دوتیژە و مناڵە چی بکات زۆر جارە بینین هەندێک لە گەنجان وەکو پێویست ئەو ڕێز و تەقدیرەی دایکیان ناگرن هەیە لێی تۆڕە بێ لە ماڵەوە هەیە قسەی پێڵێ هەیە بۆ نمونە ینی ناتوانێت ئەو زەحمەتی کە دایکی بۆی کێشاوە بیبینێ هۆکار چیە هەندێک لە گەنجان هۆکاری ئەم موبایلەیە هۆکاری ئەم فەیسبووکەیە ئەمانەیە هەمووی هۆکارەوەی ئێستا بۆ ئەوە چۆن کاریگەریە کاتە سەرەوە وەڵی مناڵ ئێستا لە مناڵی لە 2000ەکان بە دواوە هیچ نییە ئێستا من خۆ مناڵم 9 ساڵە باوەڕ ناکەم دوانی لە سایە لەوانێ حەزی لە ئایپاتە حەزی لە موبایلە یعنی بەڕاستیەکەی سەردەمی ئێمە ئەو شتان هەر نەبوو بەخۆ ئێستاش حەزم خۆم حەزم لێنێ بەس مناڵەکەم حەزی لێتی زیاتر حەزی لە ئایپاتە بەخۆ حەزی لە موبایلە بەڕاستی بۆ خۆم حەزم زۆر لێ نییە ئەبینین هەندێک لە گەنجان هەندێکیان وەکو پێویست ڕێزی دایکیان ناگرن لی تووڕە بن بۆ لە بۆڵی بەسەراکەن بۆچی گەنجی نازانین کە وەختی ئەزان کە بیرەکەن و کە وەختێ کە چوونە تەمەنەوە دایکیان لە دەستدا کە دایکیانە دەستا و کە خۆیان مناڵیان بوو ئەو کاتێ بیرەکەن و نەسیحەتێکی دایکێک چ نەسیحەتێکت هەیە بۆ گەنجەکان ئێستا وڵای ئەو گەنجانە هەر ڕێزی دایک و باوک بگرن لە دایک و باوک بەولاوە ئیتە هیچ کەسێ نییە کە دڵسۆزی مناڵ بێت هیچ کەسێ نییە لەم سەرزەویە وەکو دایک و باوک دڵسۆزی مناڵ بێت بۆچی گەنجی ئێستا هەندێکیان وەکو پێویست ڕێزی دایکیان ناگرن قسان پێڵێن بۆڵەکە ئێستا ڕاستە پێ بڵم ئێستا ئەو ڕێزەی کە بڵێن تەمەنی منە هەبوو بۆ دایک و باوک ئێستا ئەو ڕێزە نییە ئێستا هەموو کەسە مەسەن دنیا پێشکەوتووە خەڵق هەوڵەیە بۆ شتی زیاتر چەند یعنی باوکو دایک خزمەتی مناڵەکە بکەن ێستا کوڕی فلان کەس فلان سیاری پێ کوڕی فلان کەس وا لە فلان وڵات یعنی دنیا پێشکەوتووە کوجارە نەماوە نەماوە پێ ئەیبە لەگەڵ دایکی بێتە دەرەوە پیاسەیەکی پێ بکە منیژەڵم هەیە بەڵام ئەو ئینسانانە هەچەند حسابی ئەوەکەن پێشکەوتون بەڵام من بەدوا کۆتووە نەزان نەقسیان هەیە ئارەوەڵا دایک دەحەت چۆنێ بێت دایک یعنی ئێستا من خەفەتیەوە خۆم کانی چاک خزمەتم نەکردووە لە کاتی چکا بە گەنجی ئەمری خۆی کرد حەزمە کرد چەنەسەش مایە بە کۆڵ بمجێڕایە گەرج خۆی کەوتووە خۆیان کەوتون هینەکەی ئیمانەکە قایم نییە لایەنە ئەرەوەڵا ئیمان ضعیفە ڕەحمیان نییە و شتیان نییە بە دایک بۆچی ئەگەڕێنیتەوە هۆکار چییە خەڵکی ئێستا ئەم زروفەیە وای لێ کرد زەمانەی زوو هەشتاکان وانم هەمووی باوکو دایکی خۆی ویست بکات ڕێز و تەقدیریەکرد یان دایک و باوکێکی نەبینی لەسەر شەخان فرێ درابێ یان لە با بڵێن خانەی بە ساڵاتچوون هاوشتاکان وانە بوو ئەتە وای لیان ئەم زەمانە وای لیان ئەم زەمانە بۆچی زۆر بێشتەکان ئاوا خراپ بوون بەڕای تۆ چی شتێک گۆڕاوە ئەم شتاوە دروفی بێ ئیشەکەی و وینەکەی و کەم دەرامەتەکەی و بۆی بە خێو ناکری ئەتوانێ بووتێ ینی ئەوانیش نابێ بگاتەوەی یعنی لە دایکیان تووڕەڵاتی منیش بەش بە حاڵی ژیانی خۆم ئەو تووڕەبوونەم هەبوو بێ ینی نایشارمەوە بەڵام ئەکرێ ئەو گەنجەشانێ پاڵنەری دەرونیە بێ لە بۆ نمونە فەراغی ئیشی هەبێ فەراغی و بۆشایی هەبێ کە بەباشی پەروەردە نەکرابێ فەراغی زۆر شت یعنی ئەوە کاراکە ینی باش نەبێ بۆ دایکی حەدیسێکی پێغەمبەری خوایە سڵاو وسەلەم باسی پێگەی دایکەکە کە سێ جار ناوی دایکە بە ئەنجاباو ئەمە چی دەرەخات من وەکو پێشووتری شوتم یانی دایک واتە تەواوی ژیان کە دایک بەهەش لە ژێر پێی دایکە یعنی دایک هەموو شتێکە لە ژیان حەدیسێکی پێغەمبەری خوات هەیە سڵاو وسەلەم سێ جار باسی دایکەکە ئەنجاباو ئەمە دەری ناخەت کە دایک پێگەیەکی زۆر پیرۆستری هەیە زۆر گەورەت ئینسانە بێ بیر لەوە کاتەوە کە ئەمرێ بە ناوی دایکەوەی نێژن لە بەرەوەی لە دایشیەتە دەرەوە ئێوە احترامیەوە نەگرێ خۆی بێ احترامە بێ
لە ئیسلامە پێ سەلام کە باسی دایکەکە سێجا ناوی دایکە بە ئەنج باوک ئەمە چی دەرەخات؟ ئەمە گرنگی دایکە لە ماڵەوە نانی گرنگێکی زۆری هەیە لە چاو تاکەکانی خێزان لە ناو ماڵەوەدا. ئەو قورسترە و بە بەهاترە لە چاو تاکەکانی کە وەکو برا و خوشک و باوکەوانە بەهەش لەژێ پێی دایکە ینی ئەوەی کە دایکی کات ڕاستە باوک بات زۆرە بەڵام ئەوەی دایکی کات قەت باوک نایکات سۆزەی دایکەتی جیاواز تایبەتە سۆزی دایکک و هیچ سۆزێکنی حەدیسی پێغەمبەری خوا هەیە کە باز لە پێگەی دایکەکە کە سێجا ناوی دایکە بە ئەنج باوک ئەمە چی دەرەخا لەسەر دایک؟ ئەمە ئەوە دەرەخا کە دایک ئەبێ نزیکترین کەس بێ بۆ زەلام یعنی بۆ هەموو کەسێ ئەمەوە دەرەخا کە دایک دڵسۆزترین کەسە بۆ مناڵەکانی بڵێن. بۆچی ئێستا بینین گەنجی ئێستا هەندێکی خراپ ڕفتارەکە لەگەڵ دایکی قسەی پێڵێ لێ تووڕە بێ بۆ نمونە هەندێک جار خۆی لێ تۆرێنێ جۆرە لە ئازاردانی تایە هۆکار چییە؟ گەنجی ئێستا وا مامەڵە هۆکارەکە کۆمەلگایە و لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیاشە ئیسا زۆربەی کات بۆ نمونە ئەو کاتە تەرخان ناکرێ بۆ دانیشتن لە کۆبوونەوەیەک بۆ نمونە کۆبوونەوەیکی خێزانی هەمووی لە پشتی ئایپادێکەوەی ئەو کاتێک کە پێویستە لەگەڵ دایک و باوک و خێزانەکە تا بەعام هەمووی بەسەریبەری بۆ نمونە لە پشت ئایپادێکەوەی لە لە پشت تابلێتێکەوە کاتەکانی خۆتی تەواو کردووە. دایک لە ئیسلامە زۆر کات باسکراوە بە تایبەتی لێکی لە وتەکان ئاڵێ باش لە ژێر پێی دایکانایە ئەمەشەوە سەرمێنە کە نابێ مناڵەکان کوڕ کچ دایک لە خۆمان عاجز بکەین لەبەرەوەی کەسێکی پیرۆز و پێگەیەکی باشیە لە ئیسلام لە یەکێک لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی پێگەی دایکەکە کە سێجا ناوی دایکە بە ئەنج ناوی باوک ئەمە چی دەرەخا لەسەر دایک؟ گەورەی دایک دەرەخات گەورەی دایک دەرەخا کە چەند گەورەیە لە ژیانە بۆ تاکێک دایک هەموو شتێکە بەڕای من ئەمە هەم خوای گەورەش هەم پێغەمبەریش صلی الله علیه و سلم گەورەی دایکیان پێناسە کردووە بۆی کە خوای گەورە فەرمێ بەهەشت لەژێر پێی دایکاندایە ئەمە تەمەن گەورەی دایکە. یەکێک لە حەدیثەکانی پێغەمبەری خوا باسی پێگەی دایکەکە کە سێجا ناوی دایکە بە ئەنج ناوی باوکە بە ئەمە چی دەرەخا لەسەر دایک؟ دیارە ئەو دایکی خۆی نەبینیوە بەڵام خۆشەویستی دایک لە ناو جەستەیە بۆ لە مێشکیا بۆ لە عەقڵیا بۆ ژیانی داگیر کردووە دیارە ئەو نەبوونی دایکی کێشاوە بۆیە دەزانێت لە دەستدانی دایک چەندێ ناخۆشە. لە پێشەوەی دایک ئەنج باوک چونکە ئەرکی باوک و دایک تا مردنیش ئەچیتە ژێگڵەوە هەر واجبێکە بەسەر شارمانە بەسەر شارمانە لێمان نابڕێتەوە چونکە هەتا ئەو ڕۆژێکە لە قیامەتیش لێمان نەپرسنەوە لە قیامەتی جوانە لێ ڕەزامەندەبێ لە خەتەرە نابێ ئەینە نایەتەوە ئەرگە نایەتەوە چونکە زۆر واجبێکی سەر شانە بێ ئاگا لێبی چونکە ئێستا نەمونە سە من دایکمێ باوکمێ لە سەر ماڵم لە قاتی سەرۆم خۆم برام نییە بەو خۆم مەجبورم خۆ زاوە بەخوا بەخێوی ناکە حتمما من خۆم قسەی ڕاستەڵم من پێش خوشکمێ بەس خۆمم براوشتم نییە بەڵێ بەڵێ ئەبێت من مەجبورم چایانم لێوە بێ چەقابیدا ئەبێ واجبیشان ئەگەر تووڕەش بە عەسەبی بە هەر شتێکیشان ئەبێ بیاخێنە سەر چاومان چی بکەین مەجبوری نەرەوەڵا. حەدیثێکی باسی پێگەی دایکەکە سێجا ناوی دایکە بە ئەنج ناوی باوکە بە بۆچی ئەوەنە بە گرنگیەوە باسی دایکی کردووە؟ ئەخی دایک شەرتە بۆ مناڵ ئەرە وەڵا شەرتە بۆ مناڵ بۆچی ئێستا هەموو ژیانی مناڵە دایک زۆر بەڕێزە دایک زۆر بەڕێزە بڵێ بە باوکەتیوە بەڵام بە دایک ئەگەر بڵێم دەجارەتیوە بڕوان پێ بکە چونکە زۆرترین تەعامل ئەو زیاتر ئەو خزمەتی ئەو وێلایەکە باوک ناتوانێت بیکە مناڵ کەیەتەوە بۆ ماڵەوە یەکسەر یەکەم شت ناوی بەرێ ناوی دایکە لەکوێ دەنمای داوی دایکە بەڵام باوک مەسرفی ژیانی باتە سەر ڕۆژانە بەڵام دایک دائیمە هەموو شتێکی دایک دەبووی دابینەکە لە هەموو دقەیەکە کە تووشی کێشە بی ئەگەر خەتاشت بێ و خەتاش نەبێ دایکەر پشتیوان زۆر تەواوە زۆر تەواوە ینی دایک یعنی زیاتر وەک لە باوک پەرۆشی مناڵەکانیێت یعنی لە زۆر شتا ینی دایک زۆر کەموکوڕی مناڵەکانیشی هەیە پەردەپۆشیەکە ینی ئەو مەیلە خۆشەویستی کە دایک بۆ مناڵەکانی هەیەی لە زۆر یعنی حقیقەتی مناڵ ینی سەجایوە مناڵ غەڵەتی ژەگاش زانێ غەڵەتە بەڵام لەبەر خۆشەویستی بۆ مناڵەکەی لەبەر ئەو خۆشەویستی زۆری کە هەیە هەر عەزەڵیە ئیتر لە هەموو کۆمەڵگایە یعنی کەموکوڕەکانی بۆ داپۆشی وەکو باوک نی ینی باوک زیاتر ینێکی ئاتونترە بەڵام دایک زۆر میهرەبانترە ینی هەر ئەو میهرەبانی وای لەم
تانی لە مرۆڤایەتی گرۆ دایک ڕۆڵێکی گەورابی. یەکێک لە نووسرە گەورەکانی ڕووسی کە مەکسیم گۆرکیە بەم شێوە باسی دایکەکە دەڵێ با هەمومان سەر بۆ ڕێز و گەورەی دایک دابنەوەنین. هەر دایکە عیسا و موسا و پێغەمبەری خوا کە محەممەدە صلی الله عليه وسلم ئەهێنێتە دنیاوە. زۆر پیاوی گەورەی دنیا هەیە هەر لە دایکەوە هاتوونەتە بوون با وەکو پێویست ڕێزیان بگرین. ئەمە کێبینێکێک لە کتێبەکانی ئەو نووسەرەیە کە باسی دایکێکە کات. بەڵام هەرچی کتێبی دنیا کۆ بکەیتەوە پێناسی دایک وەکو خۆی ناکات. هەرچی وتەیش بهێنین هیچی نابێتە کردەوەی باش کە لەگەڵ دایک و لەگەڵ باوکیشمانە بیکەین. لەبەرەوە هەتا ئەتوانین هەتا پێمان نەکرێەوە هەتا ئەوان لە ژیانن با پێگەی دایکمان بە گەورەی ببینین شانازیشیان پێوە بکەین. پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم.